خۆشحاڵین کە لە بەخشینێکی و کۆمەکێکی گرنگ بە دەرمانێکی گرنگ کە دوو بابەتی گرنگە بۆ چارەسەرکردنی نەخۆشی کۆرۆنا لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر بە زەڕورەت دەزانین چونکە بەڕێستان دەزانن وێڕای ئەوەی کە لە قەیرانێکی ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیەداین لە هەمان کاتدا هەرێمی کوردستان بە قەیرانێکی دژواری قەیرانی ئابووری و داراییدا تێدەپەڕێ ئێمەش وەکو وەزارەتی تەندروستی لە ڕۆژی یەکەمەوە بانگەوازمان بۆ خێرخوازان و کۆمەک بەخشان و تەنانەت کنسڵگەری و ڕێکخراوەکانی نەتەوەی گرتوەکان و هەروەها ڕێکخراوەکانی NGO کردووە کە هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆمەک و بەخشینەکانیان پاڵپشتێکی گەورە دەبێ بۆی هەمومان بەیەکەوە تەندروستی گشتی هاوڵاتیان بپارێزین. ئەمڕۆکە لە مەراسیمەدا لە وەرگرتنێکی شایستەدا دوو بابەتی ئەزیترۆمایسین کە ئەنتیبایۆتیکە و دەرمانی هایدرۆکسی کلۆریکوین کە هەردووکیان بە بڕی 10,000 و بە بڕی 16,700 لەم دەرمانانە وەردەگرین و لەسەر نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان دابش دەکرێت و لەلایەن تیمی پزیشکانی چارەسەر بۆ نەخۆشی کۆرۆنا بەکاردێت و لە هەمان کاتدا ئەم بابەتە دەبێتە دڵخۆشیەک و مایەی ئەوەی کە هاوکارانی تر هاوشێوەی ئەوەی کە لە ڕۆژانی پێشوو هەروەها لە ساڵانی پێشوش لە قەیرانی دارایی و لە شەڕی نەگریزی دژی داعش کە چۆن هاوکار بوونە ئەوە پێویستە لە کاتی ئێستادا بە هەستێکی نیشتمان پەروەرانە هەموو لایەکمان هاوکاری دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین